بەشێکی زۆر لە نووسەران هەوڵ ئەدەن کە بۆ مناڵان بنووسن، بەڵام بەشێکی کەمن ئەو نووسەرانەی کە هەوڵ ئەدەن بابەتە هەستیار و گرنگەکان تایبەت بە تایبەتی بە مرد مناڵان بنووسن و لەسەری بدوێن. یەکێک لەو نووسەرانەی کە نوێترین ڕۆمانی بڵاو کردوێتەوە نووسەر عوسمان دەروێشە کە لە ئێستادا لە شاری هەولێر ناساندن و هەروەها بڵاوکردنەوە بۆ نوێترین ڕۆمانی بە ناوی جانتاکەی ئارۆ بۆ کراوە. یەکێتی نووسەرانی کورد لەقەی هەولێر کۆڕێکی بۆ نووسەر عوسمان دەروێش ڕێکخست بۆ ناساندن و بڵاوکردنەوەی نوێترین ڕۆمانی بە ناوی جانتاکەی ئارۆ. ڕۆمانی جانتاکەی ئارۆ تایبەتە بە مرد منداڵان بابەتەکانی ناو ڕۆمانەکەش باز لە چیرۆکەکانی ژیان و چۆنێتی دروستکردن و بنیاتنانی کەسایەتی بەهێزە. لە یەکێتی نووسەرانەقی هەولێر واژۆکردن و ڕۆمانی جانتاکەی ئارۆم لێرە پێشکەش بە کۆمەڵێ نووسەران و ئامادەوان کرد. جانتاکەی ئارۆ ئەو کتێبەیە کە دوا بەرهەمی منە، بەڵام وەکو واری مناڵان و تا ئێستا بۆ مناڵان و خزمەتی مناڵانی کارم کرد بێت، تا ئێستا دەکتێبم بۆ مناڵان بە چاپ گەیاندووە. بۆ گەورە ساڵشە نووسم بێگومان، بەڵام ئەوەی زیاتر ناسراوم بە نووسەری مناڵان کۆڕەکەشم ڕەهات بۆ ئەو ڕۆمانە بۆ لێرە.